لە ماوەی ڕابردوودا بە دروشمی ژن لە کەڵچەری نمایشدا لە مەراکیش چالاکی پێنجەمین خولی کۆڕبەندی نێودەوڵەتی ژنانی شانۆکار بەڕێوەچوو. ئەو کۆڕبەندە بە ئامادەبوونی کۆمەڵێک ڕەخنەگر و هونەرمەند و توێژەری بوارەکە لەسەر ئاستی نێودەوڵەتی بەڕێوەچوو. خات و فرمێسکیش وەک خانمە شانۆکارێکی کورد وەک خانمێکی دیاری شارەکەمان بەشداری لەو کۆڕبەندەدا کرد. بۆ قسەکردنی زیاتر سەبارەت بە ڕۆڵی ژنان لە ئەکایی هونەردا و ئەزمون و کارەکانی میوانداری هونەرمەند خات و فرمێسک مستەفامان کردووە. خات و فرمێس زۆر سپاس گەورە و کردین هاتیتە نێو ستۆدیۆکەمان. ڕۆژتان باش، سپاس بۆ ئێوە بۆ میواناریتان. زۆر سپاس بۆ موەرکەی کێشاتان. بەخێربێی. لە ڕووی تەکنیکیەوە ئەمەوێ بپرسم ژن لە لای ئێمە یاخود لە کایی هونەریە چۆن کارەکات و چۆن هەڵی ئەسەنگێنیت؟ بێگومان ئەگەر من بچمەوە سەر ئەو مێژوەی کە ڕۆڵی ژنی شانۆکار لە کوردستانە هەڵسەنگێنم، لە سەرەتایە کە ئەو ژنانەی هاتوونیان ئەو کچانەی هاتوونەتە شانەوە بەهۆی سەختی و دژواری کولتوری کۆمەڵگەکە لە دوای شانۆیەک جارێک نمایش گەڕاونەتە ماڵەوە، بەڵام خۆشبەختانە کۆڵیان نەیاوە. ئەوە بووە کە چەنەها کەسی تر وەکو نەمامێک چەکەرەیان کردو بۆ هەتا ئێستا دارێکی دێرین و ڕێگیان کوتاوەتەوە ناو ئەو زەوی شانۆیە و کە لقوپۆپیان هەیە و هەتا ئێستا چەنەها کچی تر لە ژێر سێبەری ئەو دارەیە پەروەردە ئەبن و گەورابن. ڕۆڵی بەڵام ئەگەر بێن بەراورد بەو جیهانبینی ئێستا بیکەم، ڕۆڵی ژنی شانۆکاریان کچی شانۆکار لە کوردستاندا هێشتا هەر ڕۆڵێکە لە ناو چوارچێوەی نواندنایە. نەیتوانیوە خۆی دەرباسکە هاوشانی هاوڕێ هاوکارە پیاوەکانی ببێ بە تەکنیکار، بێ بە دیزاینەر، ببێ بە نووسەر، ببێ بە دەرهێنەر کە بتوانێت ئەویش ڕێڕەوی جڵەوی شانۆکە بگرن پێکەوە بیگرن بۆ ئەوەی ڕێڕەوی شانۆکەمان پتەوتر بێ. ئەگەر هەش بێ کەمە هەر زۆر کەمە بەڵێ دەگمەنە ئێمە بۆیە ئەڵێن پێویستمان پێیەتی زۆرتر بێ، عەدەدیان زۆرتر بێت، چکە بەراورد ئێمە بەراورد بە جیهان لە هەموو دەستگا کولتوریەکانە ئێستا ژنان سەرپەرشتیەکەن. ژنانی شانۆکار زۆربەی ژنە شانۆکارەکان ئەو ماڵە شانۆیانی کە هەیە ژنە شانۆکارەکان خۆیان بڕێوەی ئەبن، ئەوان دەرهێنان ئەکەن، ئەوان جڵەوی شانۆیان گرتووە. هەتا لە بەڕێوەبەرایەتیە کولتوریەکانی شەر ژنانن ئەو بەڕێوەبەرایەتیان نابن بەڕێوە. بەڵام ئێمە بەراورد بەوان لەو دۆخ لە 2024 ئەتوانم بڵێم کە بەداخەوە سیستیەک هەیە. لە مەراکیش کۆڕبەندێکت بەڕێوە برد کە بە دروشمی ژن لە کەڵچەری نمایشدا بوو. لە نێو میدیاکان و شانۆکاران و هونەرمەندانی مەراکیش و ئەوانەی کە لەوێ بوون دەنگدانەوەی چۆن بوو وەکو ژنێکی کورد؟ بەڵێ سەرەتا کە چوون بۆ ئەوێ کە بڵین ئێمە من کە ئەو پەیوەندیم کە دروست کرد، من لێرە وەکو سەرپەرشتیاری دیداری خانمانی شانۆکار و دکتۆرە نەسەندیش ئەویش وەکو سەرپەرشتیاری دیداری خانمانی شانۆکار لە مەراکیش لە ڕێی فەیسبوکەوە پەیوەندیەکمان بەست کەوتم هەمان کاری تۆ ئێمە چۆن بتوانین کە بتوانین هەم ئاهەنگی بکەین کچەکانی ئەکتەرەکانی تۆ سوود لە توانەکانی ئێمە وەرگن. ئێمە ئیتروتی خۆت وەرە جارێ تۆ وەرە ئەزمونێکی خۆت پێشکەش کە بزانین بۆ ئەوەی کەوا ئاڵوگۆڕی بزانیت، یعنی ئێمە چۆن کارەکەین و ئاڵوگۆڕ لە داهاتوە لە ئایندا بتوانین هاوکاری یەکتری بین. ئەوە بوو داوای لێکردم کە من ئەزمموی ئەوان چکە ئاگاداری ئەزمموی ڕۆڵی دۆخی ژنانی کوردستانین لێرە کەوتیان ئەزمموی خۆت. بێگومان من وەکو ژنێکی کورد کە باز لە ئەزمموی خۆم بکەم، باز لە کوردبوونی خۆم سەرەتا بێ بکەم. وەکو ژنێکی کورد چۆن لەناو ئەو کێشمەکێشە سیاسیا پەروەردە بووین ئێمە، چۆن لە سیاستەوە چینەتە سەر سەکۆشمان هێناوەتە ناو سیاستەوە. لە دوجارە چۆن ئێمە لە بینی دوو جەنگا بووین، دوو جەنگی دەرەوە کە بەخواستی ئێمە نەبووە، جەنگێکی بەرگریش لە خۆمان کە خواستی ئێمەیە. اینجا لە دوای ئەوە چۆن کە ئەو تەوژمە ژنە شانۆکارە ئەکادیمی کە دروست بوو لە هەشتاکانە ئەوانە ڕۆڵیان چیە هەتا ئێستا، دوای ئەوە ئەو کچانەی کە لە دوای ئێمەوە هاتنەوەی تازە خوێنی تازەی ژنانە ئەوان چیەکەن کە چۆن ئەیانەوێ هەمیشە وجودی خۆیان بسەلمێنن. ئەوە بوو لە دوای ئەوە ئێمە لەگەڵ چەند خانمە شانۆکارێکی شاری سلێمانی کارێکی پێرفۆرمانسمان کرد و چەند ڤیددیۆیەکی پێرفۆرمانسمان هەبوو. یەکێک لەوانە ڤیددیۆی گۆڕستانی بێناونیشان بوو، ئەوەمان
پیشان ناکە ئەویش مامۆستا نیگار حەسیب کاری مۆنتاژ و کاری ڤیددیو پێرفۆرمانسەکەی بۆ کرد ئەوە بوو ئیتر دوایەوە زۆر ینی جێگەی سەرنجیان بوتیان ئێمە هەتا ئێستا نەمانتوانیوە لەسەر جادا دەنگی خۆمانۆکو ژن بگەێنین ئێوە ئەوەتان کردووە و هەروەها توانیوتانە زۆر بە ئازایانە تعبیر لە خۆتان و لەو ژنانش بکەن کە لە ژیانان نەماون ئیتر خەڵاتەکە لەسەر ئەو ئاستە بوو. بەڵێ سەرکەوتوو بن تا چەند گرنگە ڕخنەی شانۆییمان هەبێت و ئایا لە کوردستانە ڕخنەگری شانۆییمان هەیە بۆ شانۆییەکانمان؟ ڕخنەگر هەیە و ڕخنەگر نییە هەردووکێتی لەبەرەوەی زۆر جار بە ئاقارێکی ترا ئەڕوا من زۆر جار ئەڵێم کە ستایی شەکرێم ئەبێ پرسیارکەم لە چ کەناڵێکەوە ستایی شەکرێم ڕەنگە لە دژی کەسێکی تر من ستایش بکرێم ئێستایشەکە ڕاستەوخۆ بۆ خۆم نییەکو فرمێسک یاخود کە ڕخنەشم لێگیرێت دیسانەوە پاڵنەرێک بێت لە شوێنێکی ترەوە بۆ ئەوەیە کە کارەکەت پشکێتەوە یا خۆت پشکێنڕیتەوە یعنی تۆ لە هەردوو حاڵەتەکە ئیشت لەسەر کراوە یەکێک لە دژی یەکێ ئیشت لەسەرەکرێ یەکێکیش لە دژی خۆتە ئیشت لەسەرەکرێ یعنی هەتا ئێستا ئەوە نەبووە کە بڵێ زۆر کەمە نەک با بڵێم ئەوە نەبووە بێگومان ئەو ڕخنەیە هەیە بەڵام هێشتا ئەو ئاستە توندەی نەگرتووە کە من وەکو فرمێس باسی خۆم بکەم بە گومانەوە گوێ لەو ڕخنەیە نەگرم یان نەیخوێنمەوە ئەنجە دوای ئەوەش شتێکی تریش هەیە حەزەکەم کە لێرەوە بڵێم ئێمە کاری ڕخنەگر بۆ شانۆ ئەو کاری خۆیەتی ئێمە چەند ڕخنەگرێکمان هەیە ئێمە ئەبێ واز لەو ئیشە بێنین بۆ ئەو چەند کەسە بەسەن هەموو کەسێ نەتوانێت لەسەر نمایشەکەم قسە بکە بۆ خۆی هەڵگرێ جارێکیانێک نمونی بچووک بێنمەوە چون بۆ سەیری نمایشێ زۆر بە گەرم و گوڕە دەستخۆشیم لە دەرهێنەرەکە کرد وتم ئەوە زۆر جوان بوو لەبەرەوەی ئەو میتۆدەی تیا بوو لەبەر ئەوەی تیا بوو وتی داوای لێبور نەکەم فرمێسک ئەو بەدڵی تۆ بوو بە زۆر کەسیش هاتۆ بۆ لای من بەدڵی نەبووە هە زۆر بە ئاسانی وتی جارێکی کەس لە دوای نمایشێکمان پێشەوەی نمایش دەست پێ بکە دەرهێنەرەکەم بە بینەری وتی ئەگەر کارەکە سەرکەوتووە تکاتان لە یەکەم دەستخۆشی لە ئەکتەرەکانم بکەن و ئەگەر هەرکەم و کوڕێکیشی هەیە وەرن بۆ لای خۆم خەتای من بووە ئەوە شێوازی هەڵسەنگاندنە لە کولتورێک بۆ کولتورێکی تر کە چەند جیاوازە دەرەوەی کوردستان چ بربەستێکی بۆ فرمێسک دروست کرد و ئەگەر نییە چی پێبەخشیوە؟ دەرەوەی کوردستان هەتا ڕادەیەک من بۆ 8 ساڵ لە ژیانما کە دوورکەوتمەوە لە هوەر بەڵام ئەلتەرناتیڤێکی ترم بۆ خۆم دۆزیەوە ئەوە بوو لە ڕۆژنامە و گۆڤارە کەوتمە کاری نووسین لە نووسینە ئەو ئەلتەرناتیڤە بوو کە من نەتوانم بچمە سەرسەکۆ ئەویش بەهۆی دایکایەتیمەوە بوو کە هەتا ئێستا ئەو پەڕی خۆشی ژیانم بۆ ئەو 8 ساڵە لە دوای ئەوە ئیتر لە بڵێن کە کاری کولتوریم کردووە لە بڵێن وەکو فەرمانبەری خۆبەخش لە دەستگای یەکسانی لە دەستگای بڵێن خۆگونجاندنی سیاسەتی ئندماج لەگەڵ دوو شارەوانی گەورەکە لەگەڵ پەرلەمانە ئیشەکەن لەو بوارە چۆن خۆم ینی ژنان چۆن خۆیان بپارێزن لە تونند و تیژی خێزانی کە لێ خوێنم بۆ 8 مانگ چوومە ناو خوێندنێکەوە بڵێن دەورێکی سەریعی پێوتری ئامادە دەکەن بۆ هاوکاری ئەو خێزانانەی کە تازە کۆچبەرانە هاتوون لە ڕێی ئەوانەوە من زۆر سوودیشم لە شانۆ بینی میتۆدی شانۆم لەگەڵ ئەوانە بەکارهێنا زۆر هەستم کرد جارێکی تر بە ڕێگەیەکی ترەوە من ئەتوانم شانۆ هەر ئێشتا بەردەوام بم بێ لەوەش هەمیشە دانەبڕام لە کوردستان چالاکی و کارەکان ئاوێتە یەکتریەکەم و لە 2016 شەوە هەتا ئێستا من لە سەرسەکۆی ئەڵمانی بە زمانی ئەڵمانی تا ئێستا وابزانم 9 بۆ 10 نمایشم هەیە تا ئێستش لە نمایشان سەرکەوتوو بیت هەنگاوی داهاتوو چێ بێت؟ هەنگاوی داهاتووم ئێستا خۆم ئامادە کردووە بۆ فیستیڤاڵی ئێزیست لە قاهیرە بە بەشداریکردنم بە لێکۆڵینەوەیەک لەسەر دیسانەوە ژن و جەنگ چۆن لەژێر قەسفایە لەژێر بردومانە ژنان چۆن توانیوانە ژنانی داهێنەر بە تایبەتی شانۆکار بەرهەمەکانیان چی بووە و چۆن توانیوانە ئەوان بەردەوام بن لە دوای ئەوە ئیتر شانۆگەری حوت خولەک کە 7 ساڵە لە نمایشایە ئێستا کە بچمەوە لە فیستیڤاڵێکا دووجار نمایشمان هەیە و شەوەکەشی هەر لە پرۆگرامی ئاسایی ماڵە شانۆیەکەیە و هەروەها لە ئەو پرۆژەی کە لە مەغریب لە مەراکیش هەیە ئێستا لە خۆ ئامادەکردنین کە بتوانین کۆمەڵێک خاتوونی شانۆکار لەگەڵ هی ئێرە لەگەڵ ئەوێ بە میتودی ئاهەنگسازی لەگەڵ مەسرحی گێڕانەوە میتودی گێڕانەوە بیکەنە کۆمیدیای تێلارتی و خۆیان چیرۆکەکان بنووسن لەسەر داستانی کوردی و تێکەڵی ئەکتەری مەغریبی ئەوانش داستانی خۆیان بتوانین
لە چ سوچێکەوە ئێمە وەکو یەکتری ئەگرینەوە هاوکاری یەکتری بین. دڵنیام کارێکی جوانە بێت. سپاس بۆ هیوای ئێوە. سەرکەوتنە بۆ خوازم سپاس کە ئامادە بووی لەگەڵ. زۆر سپاس بۆ ئێوە.